دروستبوونی ئەم گەرژی و ئاڵۆزیانە لەگەڵ بەڕێز دکتۆر ئەرکان ئەلحەمدانی شرۆڤەکانی سیاسی کە لە بابلۆ لەگەڵماندا گفتوگۆکەین. دکتۆر سڵاوتان لە بێوم کاتتان باش. هۆکاری چی بوو ئەو دۆخە بەم ئێستا گەشتووە کە بەم شێوەیە گەرژی و ئاڵۆزی دروست بوو؟ هۆکارەکەی ئەوەیە کە حکوومەتی عێراق نەیتوانی زوو ئەم دۆسیە چارەسەر بکە؟ بەڵێ ئێوارەی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت، زۆر سوپاس. دوێنێ پارێزگای بابل چەند گرژێکی تێدا بوو لە نێوان خۆپیشاندەران و هەروەها حکوومەتی خۆجێی پارێزگای بابل بە دیاریکراوی سەبارەت بە لایەنی خزمەتگوزاری. ئەمە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەم کێشەیە هەبوو، بەڵام ئەمڕۆ کە ئێستا ئێمە تێدان بابەتەکە بۆتە ململانەی ئەمنی و ململانەی حیزبی و لایەنی لەسەر ئاستی میلیشیایی کێشە دروست بووە لە نێوان خۆیاندا. ئەو قۆناغی ئێستا پارێزگای بابل پێیدا تێپەڕ دەبێت لە قۆناغی داواکردنی خزمەتگوزاری ئێستا چۆتە پەرەسەندنی ئەمنیەوە. دوای پێکێنانی حکوومەتی خۆزایی لە پارێزگای بابل جارێکیان پارتە سیاسیەکان لە نێوان خۆیاندا کێشەیان لە نێوان دروست دەبێت لەسەر دابەشکردنی پۆستەکان، جارێکی دیکەش حکوومەتی خۆجێی لەگەڵ خۆپیشاندەران کێشەی بۆ دروست بووە لەگەڵ ئەم شتانە. ئەم پەرەسەندانە بووە هۆی لە دەستوونی بارودۆخە تا ڕادەیەک، چونکە پارێزگای بابل پارێزگایەکە بە ناوەڕاستی فڕاتدا دەندرێت، چونکە یەکێکە لەو پارێزگای گرنگانەی ناوەڕاستی عێراق. هەر پێشێلکردنێکی ئەمنی لە پارێزگای بابل دەبێتە هۆی تێکسوونی بارودۆخی ئەمنی پارێزگاکانی دەوروبەری. ئەوەی کە ڕوویداوە بریتی بووە لە کوشتنی ئەندامێکی کارای ڕۆتی سەدر. ئەو ئەندامە ماوەی چەند ڕۆژێک پێش ئێستا سەرکۆنەی بەڕێز پارێزگاری کردبوو کە سەر بە عەسایبی ئەهلی حەقە. دکتۆر ئەبێت چی بکرێت بۆ ئەوەی دۆخەکە خراپتر نەبێت، گرژی و ئاڵۆزیەکان زیاتر نەبن؟ ئەرکی چی ئەم دۆخە چارەسەر بکات بە خێرایی؟ حکوومەت لە توانایدا نییە کە ڕێگری لە میلیشیەکان بکات، لە گروپە چەکدارەکانی بکات. ئەو پەرەسەندەی ئەمریکا لە عێراق هۆکارەکەی هەر بەهۆی ئەم میلیشیەکانە و بەهۆی ئەم میلیشیانە و هێرشکردنە سەر باڵیۆزخانە و بنکەکانی ئەمریکایە. بۆیە حکوومەت لە توانایدا نییە کۆنتڕۆلی چەک بکات. چەک لەدەست خەڵک نییە، چەک لەدەست میلیشیا و پارتە گەورەکانە. ئەمان لە نێو خۆیان کێشەیان هەیە، لە بەرژەوەندی عێراق بە کێشە نایەن، بەڵکو لە بەرژەوەندی وڵاتانی دراوسێ و بەدەستینانی سامان کە لە نێو عێراقدا هەن دەیانەوێت لە خزمەتی ئەوانی تەرخان بکەن لە پارە و لە پۆست و لەم جۆرە بابەتانە. هەموو ئەمانە تاکە زیاد ئەو کەسێک کە زۆرترین زیانی لێ دەبینێت تەنیا هاوڵاتیە. بابەتەکە وای لێ هاتووە هەر کەسێک دەتوانێت کەسێک بکوژێت، هەر مرۆڤێک بێت دەتوانێت لە هەر ساتێکدا بێت تیرۆر بکرێت. ئەگەر بە سادەترین شێواز ڕخنە بەڵێ گفتوگۆ بکات تووشی ئەم کێشەیە دەبێت. بەڵێ بەڕێز دکتۆر ئەرکان ئەلحەمدانی شرۆڤەکانی سیاسی لە بابلۆ لەگەڵماندا بوو. سوپاس.